لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت هەر لە هەورامانین لەگەڵمان نابن. کەم جار بیستمانە کە ڕەگەزی مێ یاخود ژنێک کەبابخانەیەکی هەبێت، بەڵام لە هەورامان خۆشبەختانە کەسێکمان بینی کاوکاری باوڵی هاوسەرەکەشیەکات و خەریکی کەباب دروستکردنیشە. هاوسەرەکەم 2 ساڵە کەبابخانی داناوە منش یارمەتی ئەیەم. لە مەنتیقەیە ئەمە هەورامان هەمیشە ژن هاوکاری پیاوی زۆر کردووە، بەتایبەت ئەوسا هەموو ئیشێکیان کردو، گوێستشنین هەبووە، چوون لە گەڕانە ئەو شتانە، ئیتر بەس ئێستا ئەو شتانە نەماوە بۆ بە ئیشی تر. بەڵێ کێ فێری ئەم شتانیان کردن؟ وەڵام مامۆستاکەم. ئەو مامۆستاکەتە زۆر چاکە. ئەی تۆ کێ فێری کردی؟ وەڵام من خۆم پێشتر کە دەفمان کڕی لێم یا یەکسەری تر فێر بووم. وڵا هەر سەبارەت بە قەسیدە وتن بۆ بەسەر یا ڕەسوولەڵڵا سەڵام سەلام. وەڵام منی شار ئەو فێری کردم ئەو مامۆستاکەمە من ئاوا دەوری 2 ساڵە بێ. وڵی هەست بە خۆشێکی زۆرەکەم، خۆم زۆر حەزم لە دەفلەیانە، هەموو جارێکیش لە ماڵە لێن شەوانە، بە ڕەمەزانە لێن بە شەوە گەورەکانە، بە ڕۆژی جمعاگەر خەڵک زۆر بێ ژنێن بۆ خاتمە ترێمەش لەگەڵیان ناڵێن. خانەقای ژنی شەیە ئالەوێ تر لەوێ لێن قورئانە خوێنین، تر خەتمی لا إله إلا الله و ئەوانە ئەکەین، نوێژەکەین و تەراویح حەکەین، اینجا دەفیش لێن. مامۆستا زۆر باسێواکەن کە ئەگەر کاتێک کە ساڵێک بێبارانی بوو چەند تاڵە موێشی بێخەمەر درودی خوای لێبێت ئێنە دەرەوە ئەو کاتە نوێژوشتی واکەن و ئەنجا بارانە بارێت. تەوەسولی پێەکەن تەوەسولی ینی چەند مەولای ئەسەلیەک و چەند سڵاواتێکەکەدەن لە دیداری پێغەمبەر خاستەری بێ ئەپارێنەوە یا ڕەبی خوای بکێ خاتی ئەم تاڵە موانە بارانمان بۆ ببارێنی و ئەم منتیقەش بێبەش نەکەی لەو بەرەکەتە. ئێرە کتێبخانەی خانەقای بیارەیە. کتێبخانەی مەدرسەی خانەقای بیارە کە ناو نراوە بە حوجرەی مدەڕیس. حوجرەی مدەڕیس یعنی حوجرەی ئەو مامۆستایە کە دەرسی تێ ئەوتێتەوە. معلومی جەنابتانیشە کە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس بەناوبانگە، مامۆستا 24 ساڵ لەم خانەقای بیارە تەدریسی کردووە، خوا دەرەجاتی عالیکە. جا ئەم ناوەشەوە هەر بەوە ئەم کتێبخانە بە ناوی مامۆستاوە ناو نراوە. کتێبەکانیشی ئەلبەتە زۆربەیان ئەلبەتە کتێبی ئاینین، بەڵام کتێبی
تەندروستی و تۆبیشی تایە بەڵام یەک داواکاریمان من وەکو بەڕێوەبەری مەدرسەی خانەقای بیارە داواماندا حکوومەتی هەرێم ئەوەیە کە ئاورێک لە قبولبوونی بڕوانامەی ئەم خوێندنگای خانەقای بیارە بداتەوە زۆریش بەداخەوە ئێمە پار پێرار ئیمساڵیش کە فەقەیە لێرە ئێمە ئیجازەی پێ ئەدەین ئەلبەتە دەبێ بچێ لە سلێمانی لە هەولێرەوە ئەمتیحان بداتەوە بەڵام بۆ دەبێ مەدرسەیەکی ئاوا شەهادەکەی مەقبوڵ نەبێ بڕوا پێکرا و نەبێ لای حکوومەتی هەرێمەوە ئێمە لە ڕێی کەناڵەکەتانەوە ئەم داواکاریەمان هەیە لە حکوومەتی هەرێم کە ئاورێک بدێنەوە لەم مەدرسەیە. هەستەکەی ئەو سروشتە جوانی کە لە هەورامان هەیە باشە لایانی پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پیاوە چونکە ئەمە شوێنێکی تقریباً گەشتیاریە زیاتر تا چەندێک هەستەکەی لایانی پەیوەندیدار باشە گرنگیە بەم سروشتەی هەورامان من بەنسبەتی خۆمەوانێ تقریباً دووەم جارمە بێمەتەوێڵەوە هەنێشت ئەبینم هەورامانی من خەڵکی هەورامانی بەڵام ئەبینم هەنێشت هەیە بەڕاستی وەکو پرۆژەی کارەبا و پرۆژەی ئاو هەنێشتی پێوە دیارە بەڵام ئەم مانایەوە نییە هەموو شتێکیش کراوە ئەو قوتابخانە جوانەی پشتەوەمان ئەوە دەستکاری ئەم حکوومەتەیە بێ ئینسان دەستخۆشی لێ بکە بەڵێ بەس مانایەوە نیە بڵێن هەموو شتەکانیش متەکامیل کراوە ئەبێ باشتر بکرێ خەڵکی ئەم ڕۆژەی ئێمە شتی تازەی ئەوێ بارانبەکە ناسیت بەڵێ هیچ شتێکی بارانبەک بەسەرەگەر مێژوویەک یان شتێک وەڵاهی بارانبەک یەکێ لە تەلاقخانی خستووی ڕۆژێ لە ڕۆژان ئەبێ ئینسان لە ماڵی خۆشیە بێ سیارە لێیە تا دیارە هەموو حسابی کردبوو ئەمڕۆ کە ڕۆژێ لە ڕۆژان زەمن بەرەو پێشە ڕوا وەکو ئێستا چۆن ئەبینی لە 2013 کە هیچ حسابێ نەکراوە ڕێگەوبان هەر ڕێگەوبانە کۆنەکەی جارانە با بڵین نفوسێکی زۆریش دروست بووە ئێستا تەلاقی بەرامبەگ دووبارە نەکەوتەوە کابرا لە ماڵی خۆیان سیارە هەلەیە یعنی شتەکانی بەڕاستی حسابی بچی بەڵێ وتبووی چی تەلاقی خستبوو ڕۆژێ لە ڕۆژان نیەت لە ماڵی خۆتە سیارە لەتەیە تێگەی لە ناو سلێمانیا چەند جارێ سیارە نەیە لە ماڵ و نەچۆ بۆچی زۆری سیارە کەمی جادەکان خراپی با بڵین سیستەمی ئەمڕۆی ڕێگەوبان ئەو کێشانەی زیاتر دروست کردووە لە هەورامان هەر دارە و ناوێکی هەیە وەکو خۆ دەساوتێ هەر شوێن و ناوێکی هەیە هەر باخە و ناوێکی هەیە ئەم ناوانە چۆن دروست بوون من نازانم کاروان بەس ئەوە هەیە بەڕاستی هەستەکەی با بڵین هەورامیەکان ئەگەر ئەمە ڕێکلان نوێ بۆ هەورامیەکان لەگەڵ تەبیعا زۆر ئینسیجامیانەیە زۆر یانی تەبیعیان گرتووە من وا تەسەوورەکەم ئەم هەموو شاخ و داخە ئەو هەموو با بڵین بە زەحمەت گوێزێک ئەنێژن وانە تا ئەڕێ و بەرەمێت زەحمەتێکی زۆری پێ جا گوێزەکە ناوێکی لێنن مەسەن ناوی مثلا یا ناوی کوڕێک ناوەکە زۆر کشانەیە بەڕاستی کوڕانیە ناوی کەسێکی لێنن بووی گوێزەکە دیار بێم اینجا لێرە شیژەیە مەسن ئەم گوێزە مەسن باوکی من گوێزێک ئەنێژێ ئەڵێ ئەم گوێزە بۆ کاروان باشە ئیتەڵی گوێزەکەی کاروان ئەبێ بە گوێزی کاروان ئەوە ناوکەی مەسن ناوکە وەرەگرێ کانی هەیە مەسن چی کانی هەیە لێرە ناوی هەیە مەسن ئەوە لێرە نووسراوە هانە نەسرین کەبابخانۆ هانە نەسرینی بە هۆرامی نووسراوە هانە نەسرین کانیە کەوتا لەسەرەوە ینی کانی نەسرین کانی چۆن وەکو بڵی لاڵژە کانی قوڵکە ها مەسەنشی وە هەیە کانی نەسرین اینجا ئەو باخە ناوی کەلارایە ئەوە ناوی قەڵاگایە ئەمە ناوی ملەی ڕەحمانە ئەمە ناوی ناوچەیە ئیتر ینی شتێکی عەجیب و غەریبە من نازانم بەڵام ئەوە نازانم جۆرێک لە ئینسجامێکی زۆر ڕۆحی هەیە لە نێوان هەورامیەکان و با بڵین باخەکانیانە سروشتا زۆر ئەوە بسم الله الرحمن الرحیم وڵی ڕاستیەکەش ئانەنە دیدەوە فراوانژن بەرنامەوە دۆڵەمەنا بەڕاستی هەم گرد و پرەنسیپە ئەخلاقی ئەعلامیەکە شەنەنی و ئانی کە ئێمە گەرەکمان حەزەکەی بە ماگردی ماسەنەش بینمێ و بەرنامە بەڕاستی کەناڵێون تا ئیسە من معجبە ناپەنش بەڕاستی کەناڵی چانم نەیەن بەڕاستی یەک شوفرە مهمات جورئەتێەوە شەهامەتەوە بەقوتە ژەنجەکات و عەرز و بەرنامەکانێ ڕووداوەکە واقعانە پەخشی کەرونە و هیچ هەستیش مەکەرو یعنی هیچ لایەنەوە نە سیاسی نە اقتصادی نە لایەنەوە پشتی شۆ بوو
و دیدێ و ڕوون و فراوانژن و حەزەکەمە فرەفرم مارودی یعنی بێن بە سەرنج و گرد و خەڵکەکەی بە شێوەم ینی یەکسان کێش و پێلاویش و ئاراستەکە فرەفرە بە جوانی یاون و یاگەویشە و شێوەچانەش نییە مەسەرەن تۆ کە مسقالە زەڕێ گومانێەوە قەلەقێەوە ورکێەوە دڵ ئینسانی نەدروستکەر و بەڕاستی ینی 100 ساڵی ئەگە تۆ جەکەناڵەکە تۆری تەماشەکەری نۆ ئاکەناڵ و ئێنارتێ لەزەتش نییە کاریگەریش نییە پێسەر و خەڵکی هیوادارەنا جا ئایندەنە ئینشاڵڵا زیاتر کاریگەری زیاتر بۆ سەر و خەڵکیەوە و دەورە کاریگەریش بۆ کۆمەلگات تەکی دەنا مستەقبەرن کۆمەلگا ساڵە سۆفاڕ. بێگومان ئێمە لە ماڵقەیە کۆتایی بە بەرنامەکەمان نین خۆر ماڵاوەیە کات لە هەورامانەوە